ئەوانەی لێرە نوێنەری حیزبولایەنە سیاسیەکانی ڕانیە و بەرپرسە حکومیەکانی ئیدارەی ڕاپەڕینن هاتوون چەپکەگوڵی ساڵانە لە یادی 26 ساڵەی ڕاپەڕین بخەنە سەر مۆنۆمنتی شەهیدان کەچی کەسوکاری شەهیدان بایکۆتی یادەکەیان کردووە. جیاواز لە ساڵانی ڕابردوو ئەمساڵ یادی ڕاپەڕین بە چەندین چالاکی هونەری بەڕێوەچوو کە سەرجەمیان گزارش بوون لە گوزەرانی سەختی هاوڵاتیان. لە مەڕاستیمی یادکردنەوەی ڕاپەڕینیشدا زۆرێک لە کەسوکاری شەهیدانی ڕاپەڕین وەک دەربڕینی ناڕەزایی بەرامبەر ئەو بارودۆخەی هاوڵاتیانی پێدا تێپەڕ دەبێت بایکۆتی یادەکەیان کرد و بەشداریان تێدا نەکرد. وەڵا ئێمە ئەوڕۆ بەیاننامەمان نییە لەبەرەوەی هیچ هەمومان لەسەر ئەوەی کۆک بووین کە بەیاننامان نەبێت چکە زروفەکە ئەوەی ناخوازێت کە بەیاننامێکی توڵمان هەبێت و بۆ بەیاننامەی باشیش گوێت لێ ڕاناگرن. ئێستا ئابڕووەوەیان نیە بێنە ناو خەڵکەوە لەبەرەوەی قسەی بریقەداریان پێ نەماوە هیچیان. ئێستا بێنێرە دووسێ قسەی بریقەدارەکەن خەڵک ئەو بڕوای نەما بۆ قسەی بریقەدار و ئەو شتانە خەڵک وە دەریان دەنێ. ئەوەی جێگای سەرنج بوو بەلای هاوڵاتیانەوە نوێنەری هەرسێ سەرۆکایەتیەکەی هەرێم لە مەڕاستیمەکەدا بەشدار نەبوون. بەداخەوە سەرجەم دەستکەوتەکانی ڕاپەڕین لە حکوومەتی هەرێمی کوردستان لە دام و دەستگاکان لە پەرلەمانی کوردستان هەموو ئەمانە ئەمڕۆ لەلایەن حکوومەتی شکست خواردووی هەرێم و لەلایەن حیزبە دەسەڵاتدارەکانی کوردستانەوانەیە کارێکیان کردووە کە تامی ڕاپەڕین و خۆشیەکانی ڕاپەڕین لەبیر خەڵک بچێتەوانێ. ئەمڕۆ پاداشتی خەڵکی بەژمێنەتی کوردستان بە پەخستنی پەرلەمان بە دزینی سامانی گشتی بە بێهیواکردنی گەنجەکانمان دەدرێتەوانێ. سنووری ڕانیە سەرپەرشتیاری ئیدارەی ڕاپەڕینیش دەڵێت کار دەکرێت بۆ بچووکردنەوەی ڕانیە و حکوومەتیش لەم دۆخە بەرپرسیارە. بەرپرسی مەڵبەندی پێنجی ڕانەی کۆمەڵیش نیگەرانن لەم بارودۆخەنە هەموارەی ئەمڕۆ بۆ خەڵکی دروست کراوە. ئەکید جیاوازی ئەگەر بکرێت لەلایەنی حکوومەتی هەرێمی کوردستان و لەلایەنی ئەنجومەنی وەزیرانەوە دەکرێت جیاوازیەکە کە ئێمە لە هەموو مناسبەتەکاندا داوای ئەوەمان کردو کە ئەو جیاوازی نەمێنێ. چێ بەرپرسادی ینی ئەنجومەنی وەزیران بەرپرس. ئێوە بۆ هەوڵتانەدەوە ئەم جیاوازیە نەهێڵن ئەو دەسەڵاتی ئێمە سەرپەرشتیاری ئیدارەی گەرمیان دراوە هەمان دەسەڵات بە جنابتان بەڕەسمی بەڵێ فشار بکەین خەڵک فشاری مەدەنی بکا بۆ ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان گرنگی زیاتری پێ بداوە ئیدارەی ڕاپەڕین هاوشەوەی ئیدارەی گەرمیان کارات. ئەوەی هاوڵاتیانی تەواو نیگەران کردووە خوڵقاندنی بارودۆخێکە زیانی هەرە گەورە بەر هاوڵاتیان کەوتووە بۆیە زۆربەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەڵێن خەڵکی بۆیە ڕاپەڕی و گیانی خۆیان کردە قوربانی تاکو لەسای حکومڕانیەکی خۆماڵی ژیانێکی پڕ لە ئارامی بەڕێ بکەن نەک بە پێچەوانەوە باجە گەورەکە خەڵکی دابێتی و پۆلێکیش بە ناوی شۆڕش گێڕیەوە سەروەتی وڵات قوت بدەن. ئەگەر لە ساڵانی ڕابردوودا بەرپرسە حکومیەکان بە جانتایەک بەڵێنەوە بەشداری یادی ڕاپەڕینیان کردبایە ئەوە ئەم ساڵ نە هیچ بەڵێنێکە بوو نە هیچ بەرپرسێکی حکومیش بەشداری یادی 26 ساڵەی ڕاپەڕینی کرد. هاوڵاتیانیش دەڵێن بۆیە بەرپرسان لەم یادەدا بەشداری ناکەن چونکە نەیانتوانیوە لە ئاست داخوازیەکانی هاوڵاتیاندا بن و دامەنجەکانی ڕاپەڕینیان لەبار بردووە. ئارەز ڕەسوڵ کەناڵی ئاسمانی پەیام ڕانیەی دەواازەی ڕاپەڕین.